چۆن دەڕوانیتە هێرشی سەربازی تورکیا بۆ سەر عەفرین. ئەوەی دەبینین لەو دوایانە دوای چەند هێرشێکی بەرفراوان بۆ سەر شارەکانی سەرسوورەکانی کوردستان لەلایەن حکوومەتی تورکیاوە، ئێمە وەکو هاوڵاتیەکی کوردستان وەکو گەنجێک وەکو کوڕێکی کورد یهانێ ئەو هێرشانە دەکەین بۆ سەر هاوڵاتیانمان دەکرێت. هیواخوازین لایەنی پەیوەنددار لایەنی گشتی وەڵامێکی توندیان هەبێ بۆ ئەو هێرشانەی کە لەلایەن حکوومەتی تورکیاوە دەکرێت. هیوادارین هەموو لایەنە پەیوەنددارەکان، وڵاتانی زلهێزی دنیا، وڵاتانی ناتۆ، وڵاتانی کە هۆڵێکی کاریگەریان هەیە لەسەر کوردستان و عێراق بەگشتی، هیوادارین بە جواب بین لەسەر ئەو هێرشانە کە بە دژی هاوڵاتی کورد دەکرێت بە تایبەتی. ئەو هێرشە سەربازیە کرێتە سەر عەفرین، فرۆشتنی کوردە لەلایەن هەموو دەوڵەتان، هەموو هێزە ئەقلیمیەکان و هەموو دەوڵەتان پشتیان لە کورد کرد. ئەوەندەی ئیشیان بە ئێمە بوو، ئەوەندەی شەڕیان پێکردین، شەڕی داعشیان پێکردین، ئەوەندەی خێروبێری وڵاتەکەیان برد هەتا لە بندەسەڵاتی ئێمەیە بوو، کاری خۆیان کرد و ئێستش کەمکەمەوە ئەماندنەوە دەزە وڵاتانەی کە پێشتر داگیریان کردبوو. من وەکو گەنجێکی شاری هەولێر چۆن کە پێم ناخۆش بوو شاری کەرکوک داگیر کرا لەلایەن عەشدی شەعبی و جەیشی عێراقیەوە 5 شەوە نەخەوتم، بە هەمان شێوە هەمان هەڵوێستم کە تورکیا هێرشێکێتە سەر عەفرین بەدڵەوە زۆر پێمان ناخۆشە. هیوادارم هەموو کورد یەک بگرن، هەر چوار پارچەی کوردستان یەک بگرن لەم بارودۆخە، دڵنیام دوژمنان ناتوانن زەفەر بە کوردستان بن. من وەکو گەنجێکی کورد بەڕاستی زۆر دڵگیرانم، زۆر ناڕەحەتم. ئێمە هەمومان یعنی هەموو گەنجەکان دڵگیرانین بەو وەزای ئێستای عەفرین کە هێرشی دەکرێتەوە لەلایەن تورکیا. عەفرینیش هەر ناوچەیەکی کوردە، هەمومان کوردین، بەڵام بۆ چوونی من نازانم، هەست دەکەم زۆر خەدر دەکرێتن لە هەموو لایەکەوە، ینی هەر چوار دەورەمان بە چاوێکی نازانم دژمنانە سێرمان دەگەن. من تورکمانم، خەڵک کەرکووکم. عەفرین چیتایە؟ ئەو فەقیرانە ئاواران کوردن، فەقیرن، دەسەڵاتیان نییە. تورکیا بۆ لیانەدا معنای نییە. ئەم مناڵانە ژنانە زەمبیان چییە؟ حەسبی الله ونعم الوەکیل. مع الأسف ناومە متحدە قساکە نەکەس حق قسە بکەن. حق من سكت عن حق فهو أخرس. حق پێمان ناخۆشە و تشتا بێ لە ملەتی کورد.